لە یادی 59 ساڵی هەڵگیرسانی شۆڕشی ئەیلول سڵاو و ڕێز درود بۆ گیانی پاکی سەرکردەی مەزن مستەفا بارزانی نەمرد کە سەرکردایەتی شۆڕشی کرد. درود و سڵاو بۆ گیانی پاکی ئەو شەهیدە قارەمانانەی کە گیانی پاکی خۆیان بەخشی لە پێناو ئازادی و ڕزگاری گەلی کورددا. سڵاو بۆ ئەو جەرمەگە قارەمانانەی کە تاوەکو ئێستا لە ژیاندا ماون و تەمەنێکیان بەڕێ کردووە لە پێناوی کوردایەتی و سەروەری بۆ گەلی کوردستان. شۆڕشی ئەیلول لە ساڵی 1961 کە هەڵگیرسا دەرئەنجامی ئەو زوڵم و زۆرەی بوو کە ڕژێمە یەک لە دوای یەکەکانی عێراق لە میلەتی کوردیان کرد. پارتی دیموکراتی کوردستان کە لە 1946 دامەدرا سەردەمێکی زێڕین بوو، هەلێکی زێڕینی هێنایە پێشەوە کە ڕێگەیدا بە گفتوگۆکردن لە نێوان ڕژێمەکانی عێراق و میلەتی کووردا لە ڕێگەی دانوستانەکانەوە. پاش گەڕانەوەی بارزانی لە یەکێتی سۆڤێت و لە ساڵی 1958 کە کاتێک ڕژێمی پاشایەتی لە عێراقا ڕووخا و ڕژێمی کۆماری دامەدرا، عەبدولکەریم قاسم کە هاتە سەر حوکمی عێراق حوکمڕانی کرد. بارزانی کە گەڕایەوە پێشوازیەکی گەرمی لێکرا کە لە بەسڕەوە گەڕایەوە بۆ عێراق و لەو کاتەدا ڕژێمی و کاتی عێراق بەڵێنیدا بە گەلی کورد کە مافەکانی گەلی کورد دابین کات. بەڵام ئەوانیش پاشەوەی کە جێپی خۆیان قایم کرد و بوونە خاوەنی دەوڵەت و هێزێکی سەربازی پەشیمان بوونەوە لەو وعد و بەڵێنانەی کە کوردایان. بۆیە لەو کاتەدا بە سەرکردایەتی بارزانی نەمر گەلی کورد ناچار بوو کە شۆڕشێ بکات دژی ئەو زوڵم و زۆرەی کە ڕژێمە یەک لە دوای یەکەکان لە گەلی کوردی دەکەن کە یەکەم شۆڕش بووە کە سەرتاسەری کوردستانی گرتوێتەوە لە کوردستانی باشوور کە لە داخۆوە بۆ خانەقین لەژێر یەک فەرماندەییا بووە کە بۆ یەکەم جار و جیاواز لە شۆڕشەکانی تری کوردی ئەتوانین شۆڕشی ئەیلول ناو بنین شۆڕش نەک ڕاپەڕینیەوە خود هەندێک جوڵانەوە کە پێشتر لە ناوچەیەکی سنووردارە بووە لە سنووری خێرەکە بۆ یان سنووری شارێکا بووە. بەڵام شۆڕشی ئەیلول شۆڕشێکی سەرتاسەری بووە بۆ داواکردنی مافەڕەوەکانی گەلی کورد. شۆڕش زۆر شۆڕش و ڕاپەڕین و جوڵانەوە لە بزافی ڕزگاری خوازی نەتەوەکەمان دروست بووە، بەڵام هەڵگیرسانی شۆڕشی ئەیلول گرنگی و تایبەتمەندێتی خۆی هەیە بەڕابەرایەتی بارزانی نەمر کەویش وەرچەرخانێکی مێژووی و وەرچەرخانێکی خەباتگێڕی و تێکۆشان بوو دژ بە زوڵم و زۆر و ستەمی ئەو کاتەی ڕژێمی عێراق. ئەتوانین بڵێن هەڵگیرساندنی شۆڕشی ئەیلول لە نۆی ئەیلولی 1961 هەڵگیرسا کە هێزەکانی عێراق هێرشیان کردە سەر هێزە کوردەکان لە ناوچە جیاجیەکانی کوردستان و هەر لەو ڕۆژەشدا هێزی پێشمەرگە زاخۆیان ئازاد کرد. بەڵام 11 ئەیلول وەکو مێژووی هەڵگیرسانی شۆڕشی ئەیلول ناسێنرا، چونکە باڵەفڕەکانی ئەو کاتەی ڕژێمی عێراقی بەسەر تەواوی ناوچەکانی کوردستانەوە دەگەڕا، بە تایبەتی ڕێگەکانی کەرکووک و سلێمانی و دیهاتەکانی ئەو کاتەی دیهاتەکانی سنووری خەلیفان. ئەتوانین بڵێن شۆڕشی ئەیلول وەرچەرخانێکی مێژووی بوو لە ڕووی هۆشیاری نەتەوەیی لە زاخۆ بۆ خانەقین. ئەمە وای کرد یەک گوتاری و یەک هەڵوێستی
لە بزافی ڕزگاری خوازی نەتەوەییدا لە نێو گەلی کورد دووپات بکاتەوە. وەتوانین بڵین لە گەڕانەوەی بارزانی لە ئیتیحادی سۆڤێتی ئەو کاتەدا لە تشرینی 6 تشرینی یەکەمی ساڵی 1950 کە پێشوازیەکی یەجگار گەرمی لێکرا بە یەکێتی نەتەوەیی کورد ناسێنرا و زەنگی ئاگادارکردنەوەی دوژمنان و دۆستانی گەلی کورد. شۆڕش بەرهەمێکی نەبراوی بوو بۆ گەلی کورد کە گەلی کورد لەو سەردەمەدا کۆمەڵێک لە ئەفسەرانی کورد کە لە ناو سوپای عراقیدا بوون هاتنە ڕیزی شۆڕشۆ کە شۆڕش وەکو دەوڵەت ئیدارەی ئەو سنوورانەی دەکرد کە لەژێر دەسەڵاتی شۆڕشا بوون. لە ڕووی پێگەی ئیداریوە توانی پێگەیەکی ئیداری بەهێز پێ بگەێنێت، توانی چۆک بە ڕژێمدا بدات کە بەراورد ناکرێت لە بینی هێزی دەسەڵاتی ڕژێم چ لە ڕووی چەک و تەقەمەنیۆ چ لە ڕووی نفوسەکەیەوە لەگەڵ شۆڕشا. بەڵام بیر و باوەڕەکە زۆر لە چەکەکە بەهێزتر بوو کە بیر و باوەڕی گەلی کورد بە چەکی سووک توانی چۆک بە ڕژێمی عراقی دابدات. چەندین جار دانوستاندن کراوە لە بینی شۆڕش و گەلی کووردا، ئەویش پاژەوەی کە شۆڕش توانی چەندین جار لە بەرەکانی شەڕا ڕژێم ڕوخێنێت یاخود زەربەی گەورە لە هێزەکانی سەربازی ڕژێم بدات. دەرئەنجامی ئەو شۆڕشە، دەرئەنجامی ئەو خەبات و قوربانی دانەی گەلی کورد ڕژێمی عراق کە پاژەوەی لە 68 بەعسیەکان هاتنە سەردەوە چەندین جار گفتوگویان کرد، بەڵام ئەوانی کە جێپێی خۆیان کردو جارێکی کە شەڕ هەر بە بەردەوامی مایەوە، بەڵام شۆڕش توانی چۆک بە ڕژێمدا بدات. ڕژێمی ناچار کرد کە دان بە مافی ڕەوای گەلی کووردا بنێت بۆ یەکەم جارە لە مێژووی گەلی کورد لە هەموو پارچەکانی کوردستاندا کە دەوڵەتێکدا بە مافی ڕەوای گەلی کووردا بنێت کە دان بەوەدا بنێت گەلێک هەیە لە ناو دەوڵەتی عراقیدا کە پێڵێن گەلی کورد و شەریکە لە حکومڕانی ئەم وڵاتەدا. ئەویش پاژەوەی کە ڕێکەوتن نامەی یانزەی ئازار کە گەورەترین بەرهەمی شۆڕشی ئەیلول بوو کە ڕژێمی ناچار کردان بە مافەڕاوەکانی گەلی کووردا بنێ و دان بەوەدا بنێت کە ئەم میلەتە لەگەڵ عەرەبدا لە عێراقا شەریکن لە حکومڕانیدا، کە توانی خزمەتێکی گەورە بە سنوورەکانی ژێر دەسەڵاتی شۆڕش بکات کە بە هەموو شێوەیەک پێشتر پاشگوێ خرابوون لەلایەن ڕژێمەکان و بۆ ناحیە خزمەتگوزاری کرد لە ماوەی ئەو 4 ساڵەی 7 بۆ 74 کە توانرا لە ڕووی ئاوەدانکردنەوە خزمەتێکی زۆر باش بە شۆڕش بکرێت. ئەتوانین بڵێن شۆڕشی هەڵگیرسانی شۆڕشی ئەیلولی مەزن بەدایکی هەموو شۆڕشەکانی گەلی کورد هەژمارەکرێت و ئێمە دەبێت شۆڕشی ئەیلول بکەینە سەرمەشقی بەخۆداچوونەوەمان. ئێمە پێویستمان بە یەکگوتاری و یەک هەڵوێستیە، هەر بۆیە دەبێ ئێمەی گەلی کورد ڕابردوومان لە یاد نەچێ و چەوساننەوەمان لە یاد نەچێ و ئەو کاتەی ڕژێمی ئەو کاتی عێراق
ئەوەی کە پێی ئەکرا جیاوازی لە نێوان مزگەوتێک و بارەگایەکی هێزی پێشمەرگەدا نەدەکرد و بەردومانی دەکرد و ئەو کاتەی ڕژێمی عێراق جیاوازی لە نێوان ژن و منداڵ و پێشمەرگەکاندا نەدەکرد و ئەوەی چەکی کۆمەڵکوژی ئەو کاتە بوو و چەکی گەورەی ئەو کاتە بوو لە بەرامبەر بە کورد تاقی دەکردەوە کەوابوو ئەوان ئەو ڕژێمانە لە دژایەتیکردنی گەلی کووردا هیچ جیاوازیەکی نیانە و وەخاڵی هاوبەشیان هەیە لە دژایەتیکردنی گەلی کورد و مافەکانی گەلی کورد. پێویستە ئێمە بۆ بەدەستێنانی مافەکانمان هاوکار و هەماهەنگ و یەکگوتار و یەکمەوقیف بین بۆ ئەوەی خوێنی شەهیدەکانمان و خەبات و تێکۆشانی قوربانیەکانی ڕابردوومان هەم بە فیڕۆ و بە هەدەر نەڕوا هەم ڕۆحی شەهیدەکانیشمان ئاسوودە بکەین هەم دڵنەواییەکیش بۆ خەبات و تێکۆشانی خانەوادەکەمان و دەبێ ئێمە لە ساڵیادی هەڵگیرسانی شۆڕشی ئەیلولی مەزندا خەباتگێڕ و هاونیشتیمانان و گوندنشینەکان و بەتایبەت براجوتیارەکان لە یاد نەکەین چونکە کورد و شۆڕشەیەک لە دوای یەکەکان بەتایبەت قەرزاری جوتیارەکانمانن چونکە ئەوان بە دڵ و بەگیان هاوکار و پشتیوان و سەرخستنی شۆڕشی ئەیلولی مەزن بوون هەر ئەو شۆڕشە جوای کرد کە زوو بە زووی حکومەتی عێراقی و حکومەتی عێراقی و وڵاتانی زلهێز لە ناوچەکەدا بێنە سەرخەت و پشتیوانی لە دۆزی ڕەوایگەری کورد بکەین. ئێمە لێرەدا پەیمان نوێ دەکەینەوە وەکو لیژنەی ناوچەی پێنجوێن جێبەجێکاری ڕاستپاردە و بەکار و بەرنامەکانی سەروی خۆمان بین بۆ جێبەجێکردن و داخوازیەکانی شۆڕشی ئەیلولی مەزن کە ئەویش بەدەستهێنانی مافی تەواوی گەلی کوردمان و ئامانجی یەکلاکەرەوەی نەتەوەکەمانە. یەکێکی کار لە خەفڵەتە گرنگەکانی شۆڕشی ئەیلول شۆڕشێک بوو بۆ سەرجەم ئەو دین و نەتەوانی کە لە ناو کوردستاندا دەژیان بەبێ جیاوازی لە بینی موسڵمان و کاکەی و مەسیحی و کورد و ئاشووری و سریانیدا هەمویان بەشدار بوون لە شۆڕش دژ بە نەتەوەیەک نەبوو شۆڕش دژ بە زوڵم و ستەمکاری ڕژێمی عێراقی بوو نەک شۆڕشێک کورد دژی عەرەبی کات نەخێر شۆڕشێک کە دەسەڵاتەکانی عێراق زوڵمیان لەو نەتەوانەیە کرد کە لەجێر دەسەڵاتیان نابوون. یەکێکی کە لە بەرهەمە گرنگەکانی لە ڕووی ئیدارەیەوە توانیان ئیدارەیەکی زۆر باش لە ماوەی مفاوەضاتی ৭ بۆ 74 و دوای بەیانیان ڕێ ئازار پێک بهێنن کە ئەتوانین بڵێن ئەو پێک هاتە ئیداریەی لە بینی 7 بۆ 74دا لە دوای ڕاپەڕین سوودێکی زۆر بینرا لەو بەڕێزانی کە لەو سەردەمەدا کاریان دەکرد و لە ڕووی ئیداریەوە خزمەتیان بە شۆڕش دەکرد لەو کاتەدا لە ڕووی ئیداریەکەەوە توانیان هەمان ئیداری سەرکەوتوو لە ساڵی 90 لە دامەزرانی یەکەم پەرلەمانۆ بێنن بۆ حکومەتی هەرێمی کوردستان و لێوە ئەو ئیدارە بەردەوامی پێ بدەن. دروشمانە یەکەم ئۆتۆنۆمی بوو بۆ کوردستان کە لەو سەردەمەدا پێویست بوو داخوازیەکان هەر ئەوە بوون کە بتوانین لە ڕێگەی ئۆتۆنۆمی بۆ کوردستان کە حکومڕانی ناوچەکانی ژێر دەسەڵاتی بڵین شۆڕش و پارێزگاکانی هەرێمی کوردستان لەژێر ئیدارەی هەرێمی بڵین حکوومەتی ئەو کاتی عێراقی بێت و لەگەڵ دەسەڵاتی شۆڕدا بەیەکۆ ئیدارەی داواکردنی دیموکراتی بوو بۆ عێراق نەک تەنها بۆ گەلی کورد دیموکراتی بۆ هەموو گەلی عێراق بوو کە ئێستش پارتی دیموکراتی کوردستان کە داوای مافەکان ئەکات
دیموکراتی تەنها بۆ گەلی کورد نییە بەڵکو دیموکراتیە بۆ سەرجەم گەلانی عێراق.